پاش هەڕەشەکانی داعش و پاش ئەوەی کە دەستیان بەسەر بەشێکی خاچی عێراقداگرت، وڵاتە نێودەوڵەتیەکان وەک کاریی مرۆڤایەتی ڕوویان لە هاوکاریکردنی عێراق کرد. لەم وڵاتانە کەنەدا بوو. لەم بوارەشدا وەزیری گەشە پێدانی نێودەوڵەتی کەنەدا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە بەغداد ڕایگەیاند کە وڵاتی کەنەدا بەردەوام هاوکاری مرۆیی و سەربازی بۆ عێراق پێشکەش دەکات. حکوومەتی کەنەدا بەرپرسیارەتێکی گرنگی لە ئەستۆگرتووە کە بۆ ماوەی چەند ساڵێک دەبێت پاڵپشتی ئەم ناوچەیە دەکات، بە تایبەتی عێراق لە بوارەکانی هاریکردنی مرۆڤایەتی و گەشەپێدان و هەروەها بواری سەربازی. ئێمە لەگەڵ عێراق دەبین و هاریکاریکردنمان لە داهاتووش بەردەوام دەبێت. لە تەوەرێکی تری ئەم کۆنگرێدا وەزیری کۆچبەرانی عێراق سوپاسی حکوومەتی عێراقی بۆ کەنەدا پێشکەش کرد سەبارەت بە پێشوازیکردنی کەنەدا بۆ ئاوارە ئێزیەکان. سوپاسی جەنابی وەزیرمان کرد بۆ ئەو یارمەتیانەی کەنەدا بۆ مەلەفی عسکەری و مەلەفی ئینسانی کە ئێمە بەڕاستی سوودمان زۆر لە ڕۆڵی کەنەدا بینیوە. هەروەها سوپاسمان کرد بۆ مەلەفی وەرگرتنی پەنابەران بە تایبەت پەنابەرانی یەزیدی. لە چوارچێوەی ژمارەی ئاوارەکانی مووسڵ و خۆ ئامادەکردن بۆ پێشوازیکردنی ژمارەیەکی تر، وەزیری کۆچبەرانی عێراق ڕایگەیاند کە حکوومەتی عێراق لە ئامادە باشیدایە بۆ هاوکاریکردنی ئاوارەکان لە کاتی ئۆپەراسیۆنی مووسڵدا. تاوەکو ئەمڕۆ پێشوازیمان کردووە لە 220,000 ئاوارەی مووسڵ و حەویجە. لەو 220,000 توانیمانە 63,000یان بگەڕینەوە ناوچەکانی خۆیان. ئامادەسازیەکانمان بۆ لای ڕاستی مووسڵ لە ئاستێکی باشدایە. حاڵی حاضر 12,000یەکەی ئامادەمان هەیە لە گوندەکانی حاج عەلی و گەیارە و حەمام العەلیل. دەتوانین یعنی ئەم ژمارەیە بگەینین بە دوو ئەوەندە لە ماوەی داهاتوودا، یعنی لە چەند هەفتەی داهاتوودا. داعش بەرەو کۆتایی دەڕوا و وڵاتە نێودەوڵەتیەکانیش پشتیان لە عێراق نەکردووە، بەڵام پرسیاری داڕژراو ئایا هاوکاریەکانی نێودەوڵەتی لەو ئاستەدان کە عێراق وەخۆی بگەڕێتەوە؟ پرسیاری ئەمڕۆمان لە داهاتوودا ڕۆن دەبێتەوە. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.